بێگومان ینی شەکرا دژمنی مرۆڤە، یعنی ئەگەر نەخۆشیێک هەبی لە دنیاە کاریگەریی یەکزار زۆری هەبیتن تەنها شەکرەیە. بۆ نمونە زەخت خراپە بەڵام کاریگەریەکانی محدودترە. بۆ نمونە نەخۆشی وەرگین کەسێک تووشی ڕۆماتیزم دەبیان ئەوانە هەمووی، بەڵام شەکرە لە هەمویان زیاتر کاریگەری لە پرچی سەر هەتا بنی پێ هەیە. هیچ جێیەک نییە بەهۆی شەکرا تووشی چێشت مشکلە نەبیتن. لەبەر ئەوە کۆنتڕۆڵکردنی شەکرا ینی زۆر زۆر گرنگە. هەموو نەخۆشەکانی شەکر بزانین کۆنتڕۆل چییە. کۆنتڕۆل واتە شەکری لە خورینی لە 125 زیاتر نەبیتن، 2 سعات پاشنان لە 140 زیاتر نەبی و شەکری سێمانجی لە 100 زیاتر نەبیتن. ئەوە معنای کۆنتڕۆل بکرێتن. وەک سوالەکەش دائیمان دێتە گۆڕی کو کۆنتڕۆل بکرێتن، بە چ شێوەیەک ئەو سێ هەدەفە ئەو سێ ئامانجە بتوانین بپێچین. یەکەمینیان کۆنتڕۆلکردنی کێشی لەش، چونکە کە کێشی لەش زیاد بوو بەرگری بەرامبەر ئەنسۆلین زیاد دەبی، شەکرە بەرز دەبێتەوە. هەر کەسێک دەبی بە جۆرەی بەژنی بۆ نمونە تۆ 170 سانتیمەتری دەبی سەتەکەی لێ دەربینی وەزنت 70 کیلۆ بیتن. چەند کێشی لەش کۆنتڕۆل بکرێتن شەکر کۆنتڕۆل دەبی. دووەمین شت وەرزشی بەردەوام. ڕۆژانە دەبی ئەوانەی شەکریان هەیە و ئەوانەی شەکرەشیان نێ بۆی توش دەبن جولە جولە دابن، ینی نەک بچێ قاعەتی وەرزش بکەی ڕۆژەی چەندی پێت دەکرێت هەندە ڕۆژ پێت ناکرێت، بەڵام ژیانی ڕۆژانە کە لە ماڵ دێ دەرەوە مەسافەک بە پێ بڕۆ بۆ سەر کارەکەت، بۆ بازارکردن، بۆ سەردانیەک، بۆ تازیەک، هەر جولەیەکت هەبیتن ئەگەر 1 کیلۆمەتر بی باشتر لەوەی کە هیچ نەبیتن، ئەگەر 1.5 کیلۆمەتری باشتر لەوە هیچ نەبیتن. ڕۆشتنی بە پێیان باشترین وەرزشە و بەردەوامیش بەردەوامیش بکرێتن، بەردەوام دووبارە بکرێتەوە. سێمینیان خواردنی تەندروست. ئەو خواردنانەی کە لە کوردستان زۆرە سروشتینە، خۆماڵینە و هەرزانن و تۆفر ئەو باشترین خواردە. ئەو خواردنە دەستکردە کە لە کارگە دروست دەکرێت لە مارکێتەکان دەفرۆشتێت لەوانە دوور بکەینەوە. بە تایبەتی سەوزە، سنجی مریشک، ماسی، هێلکە، ماست، ئەوە گوێز، باوی، بقولیات، نیسک، نۆک، لۆبیا، فاسۆلی، ئەوانە لەو خواردنە سروشتانە نێزیک بینەوە. لەو خواردنانی کە گرانبەهای یان دەستکردە لە مارکێتەکان دەفرۆشرێت، یان شیرین دەستکردی تێدایە، یان چەوری زۆری تێدایە، یان گۆشتی سوور. بە هیچ شێوە گۆشتی سوور ئێستا تەوسیە ناکرێت لە هیچ جەمیعەتی عالەمی لە بۆوانەی کە شەکریان هەیە، ئیلا زۆر بە شێوەیەکی کەم نەبیتن.